جارێشتر بەیەک دەگەینەوە لە بەرنامەی ئەزمونێ بەڕێزانەوە لە بەرنامەیە ئێمە هەرزارە و چاوپێکەوتن لەگەڵ مامۆستایەکی بە ئەزموونی خانشینکراو دەکەین کە تێیدا ئەزموونی خۆیان بۆ ئێمە باس دەکەن لە بواری پەروەردەیی بۆ ئەم جارەش لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ڕەشید مەلا عەزیز سەرپەرشتیاری پسپۆڕی کۆمەڵایەتی خانشینکراو قسە دەکەین. مامۆستا گیان زۆر خۆشحاڵین لەم بەرنامەیە لەگەڵ ئێمە دێت. بەخێر بێت سەرچاون. مامۆستا گیان جەنابتان بە حوکمی ئەوەی خوددان ئەزمونێکی زۆرن لە بواری پەروەردەیی پرسیارەکانی ئێمەش بە هەمان شێوە قسەکردن لەسەر پەروەردە و ئەزموونی پەروەردەیی لە ئەمڕۆدا و هەروە بەراوردکاری لەگەڵ دوێنێ لە پرسیار یەکەماندا قسە لەسەرەوە دەکەین سیستەمی پەروەردەیی لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا چۆن دەبینی بە پێی ئەزموونی خۆت. بەڵێ طبعاً بەخێر بێت سەرچاوان ئێستا کە شیکردنەوەی ورد دەکەین لە سیستەمی پەروەردە لە ڕابردوو و لە ئێستاکەدا لە ڕابردوو ئەمە وەکو سەرپەرشتیاری پسپۆری کۆمەڵایەتی مختص بووم بە بابەتە کۆمەڵایەتیەکان یعنی سارانە لە بیدایەتی سار قوتابخانەکان تەوزیع دەکرا سەرپەرشتیاری یەکەم یعنی پلان و بەرنامەی دادنا هەرێکە لە بواری خۆی مەسەلەن وەکو سەرپەرشتیاری پسپۆری هەموو پسپۆریەکان بەسانە بۆ نمونە 25 قوتابخانەکەم بەبەر دەکات یعنی پلان و بەرنامەم دادنا کە بچما و قوتابخانانە بەپێی کات و بەپێی بەرنامە یعنی مامۆستایانی پسپۆری کۆمەڵایەتی دەدی دەناو پۆڵە یعنی هەرچی ئەوە جێم لە ڕادەگرت لە بابەت دەرسەکەی هەرچی کەم و کوڕێکی هەوایە کە دەهاتمە دەرێ پێم دەگوت مەسا ئەوە کەم کوڕیەکانە هەموو دەفتەری پلانیان هەبوو کە دەفتەری پلانی ساڵانە کە بەپێی پلان مەسەن ئەو ڕۆژە چ بابەتە چیە لەو کۆمەڵایەتیەی کە ئەو بابەتەی ئامادە دەکرد لە ماڵەوە لە قوتابخانە بە گفتوگۆ لەگەڵ قوتابیەکان ئەوەی دەکرد مناقەشەی دەکرد ینی لە هەموو قوتابیەکان بەشداریان دەکرد ینی زۆر بە سەرکەوتوانە هەر دادەنیشتین کە لە ئیدارە هەر کێشە و گرفتەی هەبایە لە بابەت بە پسپۆریەکەم ئەمن یارمەتیم نەدا و ینی هیچ کێشە و گرفتەی نەدەما و مامۆستا بە ئازادانە و بە سەرکەوتوانە کارەکانی خۆ ئەنجام دەدا. دەمەوێت پرسیارێکتر بکەم لە بابەت ئەزموونی ئێوە لە بواری پەروەردە لە کۆندا ئەگەر نەڵێین لەوانەیە بە هیچ شێوەیەک قوتابخانەی ئەهلی یاخود ناحکومی بوونی نەبوو. بەڵام لە ئێستادا زۆری قوتابخانەکان جیاوازە قوتابخانەی ئەهلیمان هەیە تایبەتمان هەیە زۆر تایبەتترمان هەیە لەگەڵەوەش حکومیان هەیە بەپێی ئەزموونی ئێوە بوونی ئەو قوتابخانە ئەهلیانە تا چەند ئاسانکاری و بارچ و چێ لەسەر قوتابخانە حکومیەکان. بەڵێ ینی ئەوە ڕابردوویەکم کردینەوە یاد کە لە کاتیدا ئەمە لە ئەوەی سەرپەرشتیاری بووم بەڕێز مامۆستا نامیرباز کە سەرپەرشتیاری یەکەم بوو گوتی ئەتوو دەبی وەکو ینی نوێنەری ئیشراف لە پلاندایە کە قوتابخانە ئەهلی دەکرێتەوە ئەتوو بڕۆ چ سەرنجەکەت هەیە لەگەر لەکردنەوەی قوتابخانە ئەهلیەکان ئەمە لە مێزگەردەکە دانیشتین 5 کەس بووین تەنها ئەمن ئەوە بووم ینی قبولی ئەو مەکتەبە ئەهلیان دەکرد ینی لەبەر ئەو هۆیانە ینی یەکەمین ئەو قوتابخانە ئەهلیەکان هەمووی دەبتە شریکە و کۆمپانیات هەموو مندارە دەوڵەمەندەکان و سەرمایەدارەکان کە دەستنا قوتابخانەکان و هەرێکە ینی ئیستحقاق خۆی نادرێتی هەمووی بە شێوازێکی ینی ئەوە واستەکاری ئەتا ئەو مامۆستایان لەوێژ بوون هەموو زۆری بەپێی پسپۆریەکانی خۆیان نەبوو ینی ئەوانە ینی کەتنە دوو فەسڵ قوتابخانە حکومیەکان فەرامۆش کران قوتابخانە حکومیەکان ینی کێشە و گرفتەکانیان زۆر بوو بەس قوتابخانە ئەهلیەکان لەبەرەوەی وەکو شریکە و کۆمپانیات بوو هەمووی بە ئیستحقاقی پارە و سەرمایە تێیدا ئاخر بوونەوە ینی وای لێ هات کەتە دوو بینی دوو تەوژمەیەکی قوتابخانە حکومیەکان لە گەڕەکە شعبیەکان پڕی مامۆستا پڕی کە تەڵەبا کم مامۆستا لە قوتابخانە خۆشەکان پڕی مامۆستا کم تەڵەبا خاصن کە سیستەمی ئەهلی شاتەگۆڕێ ینی هەموو خەڵکە ڕووی کردە ئەهلیەکان ینی قوتابخانە حکومیەکان فەرامۆش کرا و لە ئەنجامی دەرچوونیشیان لە قوتابخانە ئەهلیەکان
لە تەلەبەکان هیچ ئاستێکی معریفیان توانایەکانیان نەبوو لەبەرەوەی هەم بە واستە و بە ڕیکلام یعنی ناچێ دەکران و هیچ ئاستێکی معریفیان زایب بوو. بەڵام مامۆستا بەگشتی سیستەمی پەروەردە لە جیهان گۆڕانکاری بەسەردا هاتووە بە نمونە بوونی قوتابخانەی ناحکومی لەوانەیە لە وڵاتی ئێمە تا ڕادەیەک تازەیە بەڵام لە وڵاتانی تری ئەمریکا ئەوروپا شتێکە دەیان ساڵە بوونی هەبووە پێ وانە ینی بوونی زەرورەتێکە پێشکەوتنی کۆمەڵگا قوتابخانەی ئاهلیش بکرێتەوە بەس ئەوەی سانسۆر و ئەوەی لە سەهابیکە ئەو قوتابخانەیە یعنی بەرنامە و پلانی چۆنە و هەروە ئاستی توانای مامۆستایەکان چۆنە ینی ئاستی قوتابیەکان چۆنە مەسەلەکە ئەمن بەخۆم وشی بوومە کە بە دیکۆمنت کە سەردانی قوتابخانەی ئاهلی بکردیە دیتم چوومە ژۆرە بێ ئەوەی کە پێش بچمە ئیدارەی چوومە ژوورەکان کاتی ئیمتحانی ئەزمووی نیوەی سار بوو ینی مامۆستایەکە لە سەری قوتابی ڕاوەستا و پێی دەگوت یعنی نەمێژ بفتە متوازە چوومە ئەو لای سەری برند کرد زۆر تووشی شۆک بوو بانگم کرد مامۆستا وەرە ئێرە گوتمەوە چۆن پێی دەری گوتی مامۆستا مدیرەکەمان دەرێ پێیان برێن کەس لەنەوەتی کردتر وەرنەگری هەتا خەڵک ڕوومان تێ بکە ڕوو لە قوتابخانەکەمان بکە و یعنی ئەومان باش بی خەڵک زۆر بێتە قوتابخانەکە و داهاتی سەرۆت و پارەمان زۆر بی و یعنی قوتابخانەکەمان ناوبانگی دەرکا لە ناو قوتابخانەکان کە ئەوە چە سەرکەوتووە هەمووی 85 هۆی دەری بەڵام مامۆستا لەوانەیە نمونەیەک بێ ناتوانین ئێمە پێوانەی هەموو قوتابخانە ناحکومیەکان لەسەرەوە هیچ ئەوە نییە ڕقابەتی کاریگەر نییە لەسەر قوتابخانە ئاهلیەکان یعنی هەیە بەرپرسە چیە کەس توانای نییە ئەوەی بکە ینی محاسبەی بکە پێویستە ئەو چاودێریە چۆن بێ ینی ڕێزم هەیە لە بە قوتابخانەی ئاهلیەکان زۆرینەی شریکە و کۆمپانیەکانە چۆن بە بەنزیخانی ئاهلی دانرایە چۆن مستەشفای ئاهلی دانرایە ئێستا قوتابخانەکان ئاهلیەکانیش ئەو هەلیاتی ئەم بووتە شریکە و کۆمپانیە خەڵک چاولێکەریە مەسە ئێستا کە ئەمن یعنی دەیناسم یعنی کوڕ و کتیە چاو دەجێڕی ئەرێ بچمە چ مەکتەبەی ئاهلی بابە مەکتەبە حکومی جیرانی خۆتە وەڵڵا یعنی ئاستی معرفی باشە مامۆستایەکە باشە بڵێنا لۆ کچی کوڕی فراکە زیێتە فراکە مەکتەبە ئاهلی بە 20 وەرەقە و 25 وەرەقەی پارەی لێوەردەگری و پارەی هاتوچۆ لێوەردەگری پارەی خواردن لێوەردەگری پارەی یعنی عانوتی لێوەردەگری پارەی شمۆک و جوبەرج لێوەردەگری هەموو توجارەت پێکردنە بە قوربانەوە ناو ڕۆژی شەکەی هەموو دەزانێت مامۆستا کەواتە بەشێکی لەوەی کە خەڵک ئەوەندە ڕوو لە قوتابخانە ناحکومیە چاولێکەریە لەوە نییە کە ئاستی خوێندن لە قوتابخانەی حکومی بەو شێوە خراپە بێ یعنی خەریجی پزیشکی بووە چوویتە نەخۆشخانەکی بوویتە پزیشکی دەدان بوویتە پزیشە نەیتوانیوە ددانێک دەربینی نەیتوانێت خۆشێک چارەسەر بکە ئەی ئەوە چۆن دەبتە پزیشک سبەینێ عملیاتێک دەکات قوربەسەریا و کاسێکە یعنی تووشی عملیات دەبی لەژێر دەرچووی کۆلێجێکی پزیشکی ئاهلی مامۆستا بەپێی ئەزموونی جەنابتان و ئەوەی کە ئێستاش لە هەمان کاتدا لە ناو ئەزموونکردنن لەوەی مامۆستایان دەبین و لەوەی لە ڕابردوودا ئێوە لە باری پەروەردە کارتان کردو پێویستە چ قۆناغێک قوتابی لە پرۆسەی خوێندن لە چ قۆناغێکەوە پەروەردە بکرێ بۆەوەی کۆمەلگاکەی خۆش بوێ نەتەوەکەی خۆش بوێ ژینگەکەی خۆش بوێ ئێمە زۆر جار ببوورە مامۆستا لەوانەیە نزیکترین نمونە ئەوە بێ کە قوتابیانی زانکۆ زۆر جاران لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەی خوێندن و لە کاتی بەڕێوەچوونی مناسبەکانیان هەز ناکەن ژینگە پارێز بن هەز ناکەی مەسەلەن وڵاتەکەیان خۆش بوێ گرەی دەکرێت پێویستە چ قۆناغێک منداڵی تێدا پەروەردە بکرێت منداڵ پێغمبەر صلی الله علیه و سلم دەرێ فیسابی ئەنساحهم لە ئەفساری نسحەتیان بکە ئامۆژگاریان بکە چکە عەقڵی منداڵ لە ئەفساری پێشتریش لە زمانیمە لە ئەفساری ڕەوانی قوتابخانە دەکرا بەس ئێستاکە یعنی لە 6 سای ڕەوان دەکرێت پێویستە لە قۆناغی سەرەتایی ئەو منداڵە پەروەردەی دروست بکرێ لە ژینگەکەی خۆی لە داوراپشتی خۆی بزانی یعنی چ هەیە لە ینی هەتا لە قۆناغی سەرەتایی فێر بکرێ ڕاهێنان بکرێ نیشتیمانی خۆش بێ یەکتری خۆش بێ گەڕک و کۆڵانی خۆش بێ بازاری خۆی خۆش بێ شتێکی بتڵاوەکی خوارد فرەنەدا لە ناو هاویەکە فرەبدا یعنی چووە پارکێک یعنی گوڵەکان لێ نەکاتەوە ژینگەی خۆش بێ وڵاتی خۆی خۆش بێ یعنی ئاڵاکەی خۆی خۆش بێ کە فێر بکرێ ئەوە ئاڵای کوردستانە خەباتی کرایە کە تاکو ئاڵایە بەدەستاتیە
یعنی شەهید درایە یعنی هەموو چین و توێژەکە هەموو لە ژینگەکانی دەرا پشت شارەزا بکرێ هەتاکە گەورە بوو ئەندامێکی کارەی کۆمەلگەی لێ دروستبی خزمەتی وڵات بکاو لەژێر ئەو ئاڵایە خزمەتی وڵات بکاو هەست بە نیشتیمان پەروەری بکە هەست بە پارێزی وڵات بکە هەست بە پەرەسەندنی ژینگە بدا خاوێنی ڕابگری یعنی ببتە ئەندامێکی کارەی کۆمەلگا. مامۆستا جەنابتان هەم قۆناغی مامۆستایەتی وانەوتنەوەتان تێپەڕاند هەم سەرپەرشتیاریکردن و چاودێریکردنی مامۆستا و دوازار هەڵسەنگاندنی مامۆستاتان بینیوە. کامە قۆناغ بۆ تۆ خۆشتر بوو یاخود کامەیان زیاتر ئەزبوون لێوەرگرت لەوەی کە وانت دەوتەوە یاخود لەوەی کە سەرپەرشتیار بووی و سەرپەرشتی مامۆستایانە دەکرد؟ ئەمن لە هەردوو لایەن کە شتەکە ڕێژەیە مەسەل لە کاتی وانم دەگوتۆشتوە زیاتر هەستێکی نیشتمان پەروەری یەک بەخۆم لە خەلیفان بووم لە 1976ەوە کە دامەزرام یعنی 6 ساڵ لە خەلیفان بووم و زۆر ملبانەی بەحسیشم کردکردنەوە بەعس یعنی هەموو لە ناو پەروەردا دایمان هانم دەدان لە بەرەوەی نیشتیمانیا خۆش بێ ئەو بابەتەی من یعنی زیاتر کۆمەڵایەتیم دەگۆتەوە یعنی وڵاتی خۆت خۆش بێ ژینگەت خۆش بێ یعنی خاچی خۆت خۆش بێ یعنی زۆر لەزەتم دەگەرت کە قوتابیەکان یعنی لە ئەنجامدا کە گەورە بوون و زۆرم دیتنەوە مەسەن هەموو بوونە پێشمەرگا بوونە خەباتجێر بوونە مهندس بوونە دکتۆر ینی ئەوە ئەمی دڵخۆش کرد ولا هەمان کات لە کاتی سەرپەرشتیاریش کە سەرپەرشتی قوتابخانەکانم دەکرد یعنی ئەو قوتابیانە یعنی کزەم لە زەری وردادوەچی دەمدیت لە گەڕەکەکی ملی شعبی 50 تەلەبە لە ژۆر دانیشتیە یعنی مامەستا ئەو توانایی نییە مەسەلە کە هەمویان دەنجی بگاتە هەمووان و هەمووان تێبگەینی و دەچوومە گەڕەکەکی خۆشیش کە ئەوانە کەم تەلەبە دانیشت و پڕی مامەستا بوو ناخم کاری لێ دەکرد کە هاوسەنجێک نەبوو لە بینی گەڕەکە ملیەکان و گەڕەکە خۆشەکان یعنی دایمەن مشتی من لەسەرەوە بوو کە چۆن بتانم ئاستی معرفی ئەو مامەستایە بەرزکەمەوە و ئەو قوتابیانش کە لەو گەڕەکە لەو شوێنە کە زیاتر ئاستی ڕۆشنبیریان بە قووەت بی ئەتا بەراوردێک نەبینی لە بینی گەڕە خۆشەکان و ناخۆشەکان چونکە دایمەن لە هەستی کوردایەتی و نیشتیمان پەروەری دایمەن گەڕەکە ملیەکان و خۆشەکان سەیداوە و کوران و تەیرا و سێتاقان بوونە زەحیەکە ئەو کۆمەلگا ئەو هاڕێمەری دروست بوو ئەوان خەباتیەکرد ئەو مندارانە یەک لەوان بەخۆم لە ساڵی 1970 پۆلیەکی مەحەد بووم ڕووم لە شۆڕشی ئەیلول کردو بووم بە پێشمەرگە و کە لە شۆڕش خەباتم کرد یعنی هەستی نیشتیمان پەروەری لەسرم زاڵ بوو هەموو کاتێک ئەجە بۆیە ئەمن کە لە کاتی مامەستایەتیم لە کاتی ئیشرافش هەردەم بە گروتینێکی یعنی شۆڕژگێڕی بە گروتورێکیەوە دەچووم کە خزمەتی تەلەبە بکەم مامەستا بکەم توانایەکانی بە قوت بکەم هەتا بتانی ئەو قوتابیانە ئامادە بکات لە بۆ ئایندی میلەت. مامۆستا جان دەتوانی لە بیرەوەریەکانی خۆت لە بواری پەروەردە و فێرکردن وێنەیەکمان بۆ باس بکەیت کە هەمیشە بە شانازیەوە بیجێڕیتەوە؟ بەڵێ لە زۆر وەرکشۆپم دەکرد کە لە قوتابخانەکان و لە ئیشراف یەک لەوانەیە کە بەڕێز بەڕێوەبەری پەروەردە سەرپەرشتیارەکان سەرپەرشتیاری گشتی بەڕێز عەبدوڵڵا سابریش مامۆستا عەبدوڵڵا سابر کە بەشداری کرد لە قاعەی ئیشراف کە وەرکشۆپەکەم کرد ینی مامۆستایەکیش کە ینی بەرنامەکەی لە تەنیشتم کە دەجێڕاکە ئەو وەرکشۆپە هەموو مامۆستایەکانی لە بواری کۆمەڵایەتی هاتبوون دانیشت بوون لە بواری کۆمەڵایەتی ئەو کاتە پەروەردەی مەدەنی هەبوو کە بازنەیەکم کرد ینی بە 5 بازنە کە ئەوانە ئەو قوتابیانە لەو بازنەی چ فێر دەبن لە بازنەی دووەم سێم هەتا دەگەنە ئەو بەرنامە و پێگەیشتنەی کە ئاستی معرفیان زیاد بی و توانایەکانی بە قووەت بی و هەموو مامۆستایەکان دەستخۆشیان لێکردم کە ینی لۆمشی کردنەوە کە ئەو بابەتەی تازە هات بووە ناو دراسەتی پرۆگرام کە بابەتی پەروەردەی مەدەنی بوو لەسەر بەرپرسیارەتی بوو لەسەر دادوەری بوو لەسەر تایبەتمەندی بوو لەسەر دەسەڵات بوو چۆن ئەوانە ینی هەموو نیان دەزانی کە لۆمشی کردنەوە چکۆ لەگەر ئەمریکیی ئەمان دەورم کرد لە ساری 2005 کە لەو بابەتەی زۆر ئاسوودەمە کە ئێستاش ئەو ڤیددیۆم هەیە کە ئەو وەرکشۆپەم کردیە و بەسەرکەوتوی ئەنجام بدات. مامۆستا
ڕۆڵی توێژەری کۆمەڵایەتی وەکو ئەرک نەک وەکو ئەوەی کە لە شوێنێک جێبەجێداکرێ یان پرۆسەکە بە شێوەیەک دەڕوا بەڵام ڕۆڵی توێژەری نەخر هەر توێژەری کۆمەڵایەتی لە قوتابخانەکاندا ڕۆڵیان چۆن دەبینی ئەرچیان کۆمەڵاسەکان ینی ڕێنمایەکارەکان لە هەموو قوتابخانەیەکی بە تایبەتی لە قۆناغی بنەڕەتی تا ئامادەیش مامۆستایەکەیە توێژەری کۆمەڵایەتیە چێشە و بەڵێ ئەوە کاتی خۆی ئەوە ئەرچیم بوو وەکو سەرپەرشتیاری کۆمەڵایەتی بەڵێ 141 ڕابرمداە پێ ڕابەری پەروەردەیی ڕابری پەروەردەی بەڵام ئێستا ڕێنماییکاری پێدەێت ئێستا ڕێنماییکاری پێدەێت هەتا مشریفی ڕێنماییکاری شادی هەیە ئەو کاتی بەردام لۆدادەران مەسەلەن کە هەر زۆری مەسەلەن کە ژنە بەرپرس داات دەگە وەڵە مامەستا ئەمن زۆرمان دیمە دەمێ بمە ڕابەر لە خۆم ئیسراعات دانیشم گوتم ببوورە ئیسراعات نییە ئەمن بەرنامە پلام دانایە 25 خاڵمدا نابوو دەسز لەکرد دەبێ ڕسمەکی قوتابەکەی لێ دەدای لە قوتابێکە ناوی خۆی سەیەکی چییە پۆلی چەندە هیوایەتی لە چیە گیر و گرفتی چیە چۆن تێدەگا گەمە لەگە مندار دەکا کەش و بێدەنگە لە پۆل ینی هەموو شتەکان 25 خاڵ بوو وەڵا ڕۆژ یەکی وتی مامەستا ئەوەندە بەرنامە لۆم بی ئەمن لۆ خۆمە دەسم دەرسی خۆم دەرێمەوە نامە ڕێنمایەکان چلوویە کەسم کردمە ڕێنمایەکان هەموو بەرنام پلام لۆدانا ینی 25 خاڵ لۆدانا بوو ژوورێک تایبەتی هابی هەموو کێشە و گرفتی ئەو تەڵەبەی بەڕێوەبەر ڕەوانیکردن ڕابەرەکەی بکە هەتا لە قوتابەکەی بگە لۆ درەنگ دێتە مەکتەبێ لۆ ینی مات و مەلوولە لۆ گۆشە گیرە لۆ بەژاری ناکە لە پۆل بۆ ئەرکەکانی ناکە بۆ تێکەڵاوی خەڵک نابی ینی ئەوانە هەموو خاڵەکان نووسی بوو زۆر بە سەرکەوتوی ئەنجام دەدا چلوویە کەسم دانا لە بەڕابر ضرورە لە قوتابخانەکان دنیا توێژەری ڕێنمایی کار هەبی لەبەر ئەوەی ینی ئینسان عیبارەتە لە جەستە و لە مێشک ینی تەمەشاکە ینی لەو باغی شارێ هەیە دانیشتە بەتەنێ خەمۆچی دەستبیعەکەی وا لێ دەکات هەیە ناو کۆمەڵگە دانیشتە بە جەماعەت پێ دەکەنی و قسە دەکە سوالفە دەکە ڕاحەی نەفسی و جەسەدی پێیا دەکات ینی خەمەکانی دادەڕێژی ینی ئەوەی لە ناوەتی خۆی لایمە لە علم نەفس دەرێ لە ڕێنمای کار دەرێ ئەگە تو پڕ بووی بڕۆ لەکن برادرێکی کاریگەری ڕاستەقینەت مەسە ئینسان لە ژیان یەکە تا دوو برادری کاری ڕاستەقینەی دەبی نهێنی پارێز دەبی و یارمەتی دەبی لە کێشەکان بڕۆ کێشە گرفتەکان دۆی باسکە خۆت بەتاڵکە هەتاکو هەم لە کێشە و گرفتەکان ڕزگارت بی بێشکت ئاسو دەبی هەم ئەوەی کە نهێنی پارێزە چارەسەری گونجا و دۆبکە دەرباز بی لە کێشەکان ئەوجە بۆیە مەسەلەن ڕێنمایەکان لە قوتابخانەکان زۆر گرنگە قوتابەکەی دادەنێ بەهادی ینی مامەستایەکە ماچی دەکا دایدەنێ ئەگەر ئەو ئاو هەبی لە ناو سەلاجەکەی سەلاجەکی هەبی زۆر باش ئاوەکی بداتێ چکولێتێک بداتێ ینی هادی بکە برێ کوڕم ئەتولۆ ینی درەنگ دێ مەکتەبێ ئایا داکرد نانی عەزر ناکە لۆت ئایا بابکوت بە سیارە نادگەینتێ یان پاس نادگەینتێ ئێرە لۆ ئەتو ئەوە دەبێ بنارەکە چێژە گرفتەکانی دەرێ ئایا لۆ تو ینی لە پۆل ئەوە ناکەی ینی بەشداری ناکەی بنارەکە لەوانێ بریا خەم جێی تایبەتر نییە لێ بخینی مە لە ماری زۆرین ئەمن توانام نییە یان مندارەکە برێ مامەستە بایەخم پێ نادا هیچ هەرم ناسێنی یان برێ وڵا قوتابیەکان کەس دەگەر نابتە برادەر ینی خەمۆچیە بەسە لە ماری کێشەی هەیە ئەوانە زۆر گرنگە مامۆستاکەواتە باوکایەتیکردن بۆ قوتابی زۆر گرنگترێ لەوەی تەنها ئەتۆ ڕێنمایی بکەیت و زۆر بخەیتە سەرشان باوکایەتی خێزان ڕۆڵێکی گرنگی هەیە خێزان ژینگەی یەکەمە لە پەروەردە ئەو زیتە قوتابخانە ئەگە هەر مندارێک لە خێزان پەروەردەشی دروست و تەندروست کرا لە ڕووی داجەستە و خۆراک و لە ڕووی فکرەوە ئەو منداڵە بە ئامادەشێکی باش یعنی دێتە قوتابخانە بە زەرقەکی باش و لە ڕووی پۆشتە و لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی جانتاوە لە ڕووی ئەو بایەخی پێ بدرێ بە شڕورینێ چکە مندار هەستێکی هەیە بەرامبەرەکەی غیرە پیا دەکە ئەو شمەکەی جوان لەبەردە و خراپی لەبەردە و پێم باشە سیستەمی قوتابخانە لە قوتابخانەی سەرەتایی هەتا جامیعە هەموو بووتە یەکپۆشی لەبەر ئەوەی ناز و گۆز و خۆدەرینان و کەشکە نامینێ مەسە ئێستا کە بە تایبەتی لە کۆلێژەکان کچەکە دەورەمەند کوڕە دەورەمەند هەیە بە سیارە ئاخر مۆدل لێ شمەکی ئاخر مۆدی لەبەر دەکات لە ڕووی کەلتوری و لە ڕووی
جلوبەرێک بەرجی ئەموار لەبەرکە مێنی جۆ بوو میکرۆزیبێتە ئێر لەبەرنەکە بەرجی ڕگا و ڕەبەرنەکە یەک پۆشی یەک بەسەری ئیش مەچی لەبەردەکە دەگاتە کولیەی دوو یەک پۆشیەکە یەکسانی لە بینی کۆمەڵگە دروست دەکا یعنی ئەوە دەورەمەندە فەقیر ئەوە نامیدێ سێ مشتی بژوڵنانی بەڕەنگەکان ئەرێ چ بەرکەم ناو کانتۆری ئەوەی دەردەنی شان لە بەرکەم لە وەقت تاخیر دەبی ناز و گۆسم ئەوە دەکات یەکسانی لە ڕووی هزری و فکری لە ڕووی یەکڕەنجی لە ڕووی یەکسانی لە قوتابخانەش یەک پۆشێکی جوانی ئێستاکە لە سەرەتاییەکان بەس ئومێدەوارم لە هەتاکو ئیلا دانیشگای هەولێر بگوتی ئەمن یەک پۆشی ئەوە دەکەم تەطبیق دەکەم هەموو جامیعەکان ڕەفزیان کردەوە زۆری مەسەلەکە لە بەچ لەبەرەوەی هەتاکو ئەو جامیع ئەهلەکان و هەنجا جامیعەکان هەتا خەڵکە دەورەمەندەکان زۆر ڕویان لێ بکە و بە نازوگۆز و بۆ سویزەکەی بابدا و بە زێر و بە شمەکی هەڕۆژ بەناوەک بێ ئەوە لە بۆ زانینگە نایە لە معریفە لە بۆ خۆڕازانەوە و ڕیکلام دێ مامۆستاجان زۆر سپاس دەکەین هەر بژی چاوێنی هیلاکمان کردین زۆر هیلاگنی بە ناخەکانم هەڕەش لە بۆ کۆمەلگا لە بۆرەوەی بەرپرسەکان بە خۆدا بچنەوە و لە وەزارەتی پەروەردە ژینگەیشی تەندروست و جوان کۆمەلگا یەک پارچە بستە پێشەوە نەک برند و نوێی پایەبی ئەمە گەڕەکە ملیەکان بووین دائیمان بربەرەکانی گەڕەکە دەورەمەندەکانمان دەکرد دەمانویست هەمومان بە یەک پاکێز بچین ناو کۆمەلگا و نەک ئەمە خزمەتکار بین ئەوان لەسەرەوە بن بەڕێز مامۆستا ڕەشید مەلا عەزیز پسپۆری کۆمەڵایەتی خانشینکراو زۆر سپاس بۆەوەی کە ئەو کاتە پێ خۆشحاڵ بووم بۆ سبەینی هەموو ناخەکانم هەڕەش بەڕێزی مامۆستاجان سپاس دەکەین زۆر سپاس بەڕێزان و خۆشەویستانم لەم ئەڵقەی بەرنامەی ئەزمونێک لە دیداری زۆر بەڕێز مامۆستا ڕەشید مەلا عەزیزدا بووین تا ئەڵقەی شتری بەرنامەی ئەزمونێک بەیەک دەگەینەوە بەخواتان سپێنین خواتان لەگەڵ